کەسی واشمان هەیە کە باوکی دەمرێ بەداخەوە برا گەورەی ماڵە دەست ڕۆیشتووی ماڵە سیر دەکەی تەخش و بەخشی ئەو ماڵە دەکا بە ئارەزووی خۆی خوشک مەحروم دەکا برا مەحروم دەکا بەسەرهاتەکەی مامۆستا قانیع شیعرە جوانەکەی دەکەمە کۆتا بەشی وتاری ئەم شەومان مامۆستا قانیع باسی دوو برا دەکا کە باوکیان مردووە میراتەکە برایەکیان دەڵێ وەرە با میراتەکەمان دابەشکەین جا سەیری ئەم دێڕە جوانە و ئەم وشە پاراوە کوردیانەکە ئەڵێ براکە بە براکەی تری وت برا باوکمان ڕۆیی بە ڕەحمەت چ ئەگنەجەتی بوو لە دەرد و زەحمەت باوک بۆ هیچ کەس نامێنێ تاسەر کوڕ ئەو کوڕەیە لە کڵ بێتە دەر مەسەلە مەشهور برامان برایی بەڵام بەو شەرتاکی سەمان جیایی ماڵەکە بەشکەین بێ مەلاو قازی یەک لە یەکتری چاک ببین ڕازی ئەو هێسترە شێتەی جووتەوە شێنە دای بنێ بۆ من هیچ دامەمێنە ئەو پشی لە جوانەی پڕخەت و خاڵە چش با بۆ تۆ بێ ڕەونەقی ماڵە ئەو جووتە مانگای زل و زۆر خۆرە کە یەکێشینە و یەکێکیان بۆرە بۆ من دوو مریشکی لار و هێلکەکەر دای بنێ بۆ خۆت بەبێ دەردی سەر ئەو ماینە پیرەی زین هەڵپشراوە مەرحومی باوکم بۆ منی داناوە بەشی تۆ لەسەر ئەم ماینە نییە باوکم فەرموویە خەتای من چییە مس و مەسینەی لە ژەنگاپوا و دای بنێ بۆ من لە ساغ و شکاو شیتەڵە و گۆزە دیزە و دەرخۆنە هەمووی بۆ تۆ بێ لە تازە و کۆنە قەت پارە نادەی بۆ سپیکردن مزگەر ناناسی تا ڕۆژی مردن زڕنگەی مەنجەڵ و زەحمەتی سینی لە خوام گەرەکە قەتی نەبینی ئەو ئاوە ساردە لە ئەو جەوەنە ئەو ئاوە ساردە لە ئەو جەوەنە دای بنێ بۆ خۆت هەر پێی پێکەنە ئەو هیزە ڕۆنەی کوڵکوم و دارە دای بنێ بۆ من چارم ناچارە لە دەرگای حەوشە تاوەکو سەربان دای بنێ بۆ من سەرپاک هۆدەکان ئەمما لە سەربان حەتاک و ئاسمان هەمووی بۆ تۆ بێ کەسری و نوقسان هەردووشیان بۆ من گاسوور و گاڕەش دوو سەگمان هەیە بۆ تۆ لە جێی بەش نەکای بۆ بێنە نەجێی بماڵە هیچ ئەرچیان نییە ئەو دوو گەماڵە شەو تا بەیانی بەجوود ئەوەڕن حەلەلیان لێکەی سک پیا و ئەدڕن براوە ماڵمان تەواوی بەش کرد هەمووی بە زیادەوە بەشی خۆت برد الحەمدولله بەبێ دڵیەشان جیابووینۆ لە یەک بە سەهل و ئاسان هەرچەند مەغدور بووم بەشی تۆ زۆرە لەبەر تانەی عام ڕازیم بەو جۆرە با خەڵقی نەڵێم بڕوانە حاڵی تەماعی کردە برای منداڵی بەخوای وایە میرات ئاوا دابەش دەکا